وەرزی نوێیە و نایاب میوانێکی عەزیز و تازەی هاتووە. میوانێک هێندە شیرین کە سەرجەم یانەکان باوەشی میهرەبانی بۆ وڵا دەکەن پاش چەند عەزاب و زەجر کێشان و زەحمەتی. لە کۆتاییدا چیمەنی ئازادەڕەش یاری نایابی کوردستانی تێدا ئەنجامەدرێ و جێژوانی عاشقانی دەروازەی ڕاپەڕین بناری کێوە ڕەشە و لەوێ لێک دەئاڵێن و گۆرانەی عیشق دەڵێنەوە. ئەوانە نە ئۆڵتراسە سوورەکانی مەدریدن، نەگە لە زەرد پۆشەکەی سیگنال ئێدونا پارک، نەهاندەرە مافیاکانی ناپۆلین، نە سوور پۆشە سەر شێتەکانی ڕێدز. ئەوانە عاشقان و سەوداسەرانی یانیڕانیەن کە ساڵەهای حەسرەتی نەگەیشتنە نایاب وێرانی کردبوون باش چەندین ناکامی و گریان و دڵتەنجی. ئیدی زەمانی ویساڵە، زەمانی پێگەیشتن و دڵشادی. من دڵنیام ئەوێ دەبێتە تابلۆیەکی پڕڕەنگ و درەوشاوی سەرزەمینی فوتبۆڵی کوردستان و جوانی دەبارێنێ. دیمەنێک دەخاتە زیکی تۆپ دۆستانە و هیل لە یاچون نەبێ، چون ئەوانە تا دوا ڕادەی مەستی لۆکۆکەیانن، تا دوا سنووری عشق عاشقی ئاڵاکەیانن. ئاڵایەک کە سەدان دڵ لە ژێری داشکاوە و دەیان دڵۆ بە ئازاری لێتکاوە. ساڵەها چاوەڕوانی بۆ کێشراوە تا هەڵکراوە.